خەڵکی تەلان و تەرت و سوێم غونچەی نەدێراوم لە دێم شەرت و مەرجم تێک ناشکێ لەلەت کرێم بۆ گوڵ دەدوێم بە ناوی بەرزەناوی بێهاوتا سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست و ئازیز سڵاو لە ئێوە هاودڵان و هاوزمانان سڵاو لە ئێوە هاوڕێیانی ئەمەگناسی بەرنامەی کانگای ژیان ڕۆژێکی خۆش و باش و پڕ لە شادی و تەژی لە ئەوین و خۆشەویستی بۆ ئێوە ئازیزان بە ئاوات دەخوازم دووبارە بەری بەیانی کاروانی کانگای ژیانمان وەڕێخستۆ بەرەو ئاوایی باڵقچی ئاوایەک کە یەکێک لە ئاوایەکانی بەشی ناوەندی شارستانی نەغەدەیە و لە 1 کیلومتر و نیوی ئەو شارستانە هەڵکەوت ئاوایە کە زۆربەی خانوبەرەکانی نەوژەن کراونەوە تاکوتوک خانوبەرەی لێماوە کە ئێستا لەسەر شێوازی کۆن و قەدیم ماوەتەوە وێ ڕایوەش باغ و باغاتێکی یەکجار زۆری بە دەوروبەرەوە ئەو ئاوایە سێهەمین ئاوایی شارستانی نەغەدا لە بواری پانتایی و حەشیمەتەوەیە لەگەڵمان هاوڕێ بن ئەوە ئێوە و ئەوەش ئاوایی باڵقچی. لە خزمەت کاکە سوارەی خۆشەویست و ئازیز داینێکێک لە دانیشتوانی ئاوایی باڵقچی سڵاوتان لەبێ کاکەجان خێرێن سەرچاوم ئەو خۆش بێ زۆر سپاس سلامەت بی کاکەجان خۆتان دەناسێنن بڵێ ئەمن کاک سوارە عەزیز باڵقچی تەمەنی چەندە کاکەجان 45 ساڵ یاخوا تەمەن درێژ و لەش ساغ بن ئینشەڵڵا وەلەدی ئەو ئاواییەن کاکە نەخێر ئەمن ناخێر وەلەدی کوێنە کانی بداخ لە کەنجێوە لێرە دەژین وڵی تقریبان 30 ساڵێک دەبێت چۆن بۆ هاتنێرە کاکە وڵی بەهۆی ئەوەی کە لە دیەکەمان دەرگیری بوو پایگای لێبوو لە پایگایەکاندا پایگا خەڵکە چۆلی کرد و بۆ باینڕ سووتاندان دیەکان تاپۆر کرد و ئەمە بۆ باعیزی ئەوەی کە لێرە خزم و دۆست و شتمان هەبوون لێرە با مخانی و کڕی و ئەلێرەماینەوە تقریبا لە تەمەنی 15 ساڵێ و پەس لێرە دەژین بەڵێ نەخێر لە 20 ساڵ و ئەرە وڵا 5 ساڵەیە بەڵێ فەرمایش هەربژین ئینشەڵڵا خەرێک بە چکارێکن لێرە کاکە سوارە وڵی ئەوە برێکمان لێرە کەشاوەرزی هەیە و برێکمان مانگا هەنە و 4-5 مانگایەک و ئاوە دێوە خڵای بە زیاد بێ منداڵەکانیش بڕێکیان قاز و مریشک و دەگەڵەوەنە مەشغۆڵی نیدی خڵای بە زیاد بێ عەرەبی شاخەیەوە دیار لە بەرچاوتانە دەرگیرم باغی چیە کاکە وڵا جولاس و قەیسی و ئاوەدی چەند ساڵە لێتان داوە وڵا تقریبان 7 ساڵ دەبێ بەری هێناوە ئێستا کەم ئەو ساڵەکانە دەبرێدا بۆ کەم وەکی دیار ببەر بۆ یەکەی چۆنە کاکە بە خودای خراپ نابێت دێوەگە ئیشەڵڵا سەرمان نەیبا و باش دەبێت خراپ نابێت خڵای بە زیاد بێ عەرەبی پڕ خێر و بەرەکەت بێ کاک سوارە بەرهەمی سەرێکی باغ و باغاتەکەی و ناوچەیە چییە وڵا بەپانەوە ئەکسەری بڵین سێوە دوای تعدادێک قەیسیشیان تێدا هەیە بەڵام ئەوەی زۆربەی سێوە ئەدی چۆن ئەنگۆ فەرموتان داری جێلاسی شو لێداوە لێرە وڵایم بەو خاتری لێمدا ئەمن کەمبودی ئاویم هەیە جا پێشنیادیان پێکردم برادران کوتیان وڵا داری میوەی بەهاری ئەتوو سەقینی باشترە لەوەی پایزێ بگاتێت چون ئاو بەهارێ زۆرە الحەمدوللا جا لەبەرەوەی ئەو میوانەمان لێداون خڵای بە زیاد بێ خڵا باغ و باغات و پڕبەرەکەت و پڕستۆڕۆزی بێ ئیشەڵڵا
یەکێک لە تایبەتمەندیەکانی ئاوایەکانی نزیک شارەوەیە کە خەڵکی بەلاوەی زۆر دێتەیە. ئاوای باڵغسیژێکێک لەو ئاوایانەیە کە لە شار نزیکە و ئاوایەکی یەکجار سەرسەوز و خۆشە، هەرەوەش بۆتە هۆیەوەی کە خەڵکێکی زۆر ڕووی تێ بکە. کاکە زەفەری خۆشەویست و ئازیز یەکێک لەو کەسانەیە کە لە دەرەوە هاتوو و نیشتەجێی ئاوایی باڵغسی بۆ ئێستا لە زمانخواانەوە زیاتر دەبیستین کە بزانین لە کوێڕا و بۆچی هاتووە و لەو ئاواییە دانیشتووە. سڵاوتان لێبێ کاکەجان. سڵاو لێبێ خوشتی خۆشەویست بە خێرێن سەرچاوەکانم. چاو خۆش بێ، زۆر سپاس. کاکە زەفەرجیان زیاتر خۆتان دەناسێنن. بەڵێ من نێوم زەفحەرە خەڵکی گوندی کانی بداغێ بوومە، ئەڵبەتە لە لگبنێ لەدایک بوومە، دەدوادا زمانی ئاغان بووە 6 ساڵان ماڵمان هاتوۆتە کانی بداغێ. دوا لە کانی بداغێ ناخۆشی پەیدا بووە لە ئاوایەکەدا، ئەمەش هاتووینە بۆ نەغەدەی. تقریبا 32 ساڵی لە نەغەدەی بوومە. پاش ئەو 32 ساڵی ئەو ئاوای باڵغسی کە ئەمن لێ نیشتە زیێمە ئەلعانەکانە زۆرم هاتوچۆ دەکرد. چەند ساڵات توێرە کاکە زەفەر؟ بۆ نۆژی جوحمەی لێرە دەگەڵ خەڵکیدا دەنیشتم، سەیر و سوعبەتم دەکرد. خەڵکەکە بەڕاستی ئەمنیان خۆش دەویست ماڵە ناوەدانبی. دەدوادا وای لێ هات کوتیان دەبێ ماڵت بێتە ئێرەک نەخۆمان. کوتم بابا ئەمن لە شاری مە و منداڵەکانم لەوێ دەرسێ دەخوێن و ناتوانم بێم. کوتیان غەیری مەمچینە دەبی بێ، ئەگەر نەشت بێ مەماشێنت بۆ دەگرین بۆ مەدرسەی منداڵەکان. جا کوتم چارەم نییە، ئەگەر وا چوومەکن شۆڕە و دەیاری. کوتم بابا ئەگەنگۆ زۆر و پێخۆشە من دێم. هاتم لێرە و قاز و شتی وام ڕاگرتووە ئەوە دەستگای جوزە کێشێم هەیە، جاری وا 100 دەنگی بەڕە دەکەم بۆ عێراقێ بۆم هاباتێ بۆ هەر جێگا شێرانی بێ. چەند ساڵە هاتوون ئێرە کاکە زەفەر؟ تقریبا خانم جان ئەمن 3 ساڵە هاتوومەتە ئێرە. تەمەنتان چەندە؟ تەمەنم 52 ساڵە. تەمەن درێژ و لەش ساڵ. قەدیمە و قەدیم هەر وەلەدی ئەو منتیقەی بوومە، چۆن باپیرم هوو بابەسەنەیە ئەو شاخە. باپیرم لەوانە جا نازانم لە شەڕێکی حروسی شەید کراوە لەسەر خاچی خۆی لە ئێرانێ، ئالەوێ ئەو شاخان بنێو کردووە، پیاوێکی گەورە بووە. سەرەتا کە هاتین چەندانە جوچکەلاریمان دیت لێرە لەگەڵ کەڵە بابێکی دەڵم کاکە زەفەر هۆیەکەی چ بوو کە دایکیان لە ناو نەبووە ئەو جوچکانە لەگە کەڵە بابێک بوون؟ عزیزی من ئەوە مریشکەکە تقریبا 12 جوچکەی هەڵێ نابوو، دایکیان مرد. ئەگەر دایکیان مرد جوچکەکان مابوونەوە، جوچکەکان مابوونەوە میشکەڵە بابێکی لاریم هەبوو قیمەتگران بوو بۆیان هێنابووم. هێنام شەوێ چاوم بەست، چاوی کەڵە بابەکەم بەست و دەجعبێشیدا جوچکەکانم دەبننا. جوچکەکانم دەبننا لێم گەڕا هەتا لای بەیانی کەڵە بابەکە برسی بوو. ئەگە برسی بوو دوا دانم بۆ ڕۆکردن هاتنە دەرێ، کەڵە بابەکە قرتەقرتی بۆ کرد لەوێ ڕاو وە بنە خۆینان و بەخێوی کردن تا گەورەی کردن. لە ڕوبەڕوومان چەندانە جعبەی مێشش دەبینم. بەڵێ ئەو مێشانەشم ڕاگرتوونە ئەمن بۆ دەبینی نەفرێک دێن دەڵان نەخۆشم هەیە هەنجونی تەبیعیم دەوێت دەیدەمێ کیلویەکی 2 کیلوان ئەمن شەکر و شتیان نادەمێ. ئەو هەنجونانت دێون 4 زەعبەنە، لەو 4 زەعبانە 3 کیلوان بۆ خۆم ناخۆم، هەمووی دەکەمە خێر. بۆ دێی دەنێرم، بۆ لاوە دەنێرم، دەبینی بوو میواندارێکی دەشتم 2 کیلوان دەبم. تقریبا لەوانەیە ئەو 4 زەعبەیە 100 کیلویەکەم هەبێ، 100 کیلویەکەم هەنجونی خالی سەبێ، ئەمە هەمووی دەکەمە پیاوەتی. دەرەوەی ئاوایی لە یەکێک لە باغەکانی دەرەوەی ئاوایی باڵغچی داین لە خزمەت خاڵە محەممەدی خۆشەویست و ئازیز. خاڵە لێرە خەریکی کارکردن بۆ ئێمە هاتین و چەند چرکەیە کاتیان دەگرین. مادوونە بێەوە خاڵەجێ سلامت کاربی باشیش کور سلامت باش دەکەم زۆر مەمنون یاخوا بەخێرن چاو خۆش بێ عەرەبی. خاڵە محەممەد جان زیاتر خۆتان دەناسێ بزان ماڵە چێتان پێ دەڵێن؟ ماڵە ڕسوی مرۆتی. تەمەنی چەندە خاڵەجیان؟ والله تەمەنم تقریبا واز ناکەم 34م دەبێت 62. هەر تەمەن درێژ و لەش ساغ بن یا ڕەبی. خاڵەجان وەلەدی ئاوای باڵغچین؟ والله وەلەدی بە منداڵی لە گەڵوانێ بوومە، بەڵام ئەجێگە منداڵ بووین ئەوەندا هاتوینە باڵەسی دیار لە باڵەسی بووین. چەند ساڵ دەبوون لێر ئەگەر هاتنێرە؟ مەمچینە 4 ساڵ 5 ساڵ لەوێ ئەگەر لەوێ بووین ئەگەدەنا هەر لە باڵەسی بووین. دیکە هاتنێرە لێرە خەریک بە چکارێکی بوونە خاڵە محەممەد؟ بە کەشاوەرزێ
خەشاوەرزین دەکرد ئەو دەمی وەگەڵعان نەبوو وەسیلە نەبوو هەر جووت بوو جووتن دەکرد و 3 مانگان جووتن دەکرد ئاوا شەوێ پاشەوێ دەهاتین هەتا نوێژێ جووتن دەکرد نوێژە دەچوینەوە خرمان روشتن هەڵداویش ئاوا دەڵام خاڵە محەممەد بە پێوەی کە زمانی زوو کاروبار زۆر بوو جا لە ئاژەڵداری ڕابگرە تا وەرزێڕی ماوەیەکی زۆریشی دەکێشا چون کاروبارەکە سەخت بوو کاروشتەکان چۆن دابەش دەکرد خاڵە کارەکە دەبینی ئیوا بوو لە ماڵەدا زۆر بۆ دەمی وەگەڵحان نەبوو کابرا جودا نەدەبووەوە ئەو دەمی یەک بژاری دەکرد یەک توتنی دەچەقان یەک دەچۆ مەسەرەن ئاوی دەداشت ئاوا هەرێکی خۆلاسە شوقلی کارێکی بوو وەختی هەتا وەختی دوێنەی داهات ئەگە وەختی دوێنەش داهات مەسەرەن یەک مەڵەغانی دەشێشە یەک شەنێ هەڵدەگرت یەک تەپڵی دەکرد هەتا دوێنەکە خەلاص دەبوو هەرێکی کارێکی وەستۆی خۆی دەگرت جا خاڵە محەممەدەن گۆ زیاتر چ کارێک و وەستۆی خۆتان دەگرت ئەمن هەر مەڵەغانم دەشێشە دەڵام خاڵە جا لە کاتی کارکردن و شتیشدا وردە قام و شتو دەکرد لەسەر کارێ وڵا قامیشن دەکردی وا بوو قامی دەکردی وا بوو نەی دەزانی نەی دەکرد جاتستان دەکرد خاڵە محەممەد وڵای قامێدی قام چیە ئەبرێکمان بۆ بڵە بزانستان دەکرد لەسەر مەڵەغان جێران و خاڵاوە باسی پیاوی مەڵەغان جێرانە دەکا سێد قەرقۆڵی بەدواوە بوو کابرا نێونێوبانگێکی دەردەکرد لەو بینەیدا دا پێمان بڵە خاڵە محەممەد جام زانستان دەکرد قامەکان و گۆرانەکان و چ بوو لەسەر کارێ حەچیگەی بیانێ دەما کوردی هەر بە یادی ئەو دەم گۆرانێکمان بۆ بڵە خاڵە محەممەد وایارە وەردەرچێیا تێرتر بدبینەیەم چیزە سایە بڵایەغی وارە بەردەرچێیا تێرتر بدبینەیەم چیزە سایە بڵایەغی زۆرم خۆش دەوێ کۆڵەکەی دینەیەم وا بێدەیەمایاغی ئاوری تێبەردایم ئەو خاسەکەوە با بڕۆین بۆ بایاغی یاخوا دەنگت نەرزێ خاڵە محەممەد گیان دەست و چاوت خۆش بە ئیشەڵڵا خاڵە محەممەد دیارە دەنگت زۆر خۆش بە زمانی خۆی زۆر ئیشیان کۆرانی شکتووە دەنگم زۆر خۆش بوو بە جوانی بەڵام لە هەم پێر بوومە دەخوای بە زیاد بێ هێستاش دەنگتان هەر خۆشە یاخوا 100 ساڵ عمری بە بەرەکەتتانە بە خاڵە محەممەد گیان دەڵام خاڵە محەممەد گۆرانێکی دیکەشمان بۆ دەڵێ چاو خۆش بێ عەرەبی هەستە لە خەوێ بزانە چم دەوێە چێژە سایە بڵایەغی هەستە لە خەوێ بزانە چم دەوێە چێژە سایە بڵایەغی لەو گەرنە زەردەیەت دوومە چم دەوێ و بوا بێدەیەمایاغی ئاوری تێبەردایەمە نەرمون وڵا با بڕۆین بۆ بایاغی لە ماڵە برای دێهیاری خۆشەویستی ئاوایی بووم براژنی دێهیار و داخانم کە دەبێتە دایکی کاکەواحی زەحمەتیان کێشا بوو نەهارێکی زۆر جوان و ڕێک و پێکیان ساس کرد بوو سفرەیەکی ڕەنگینیان بۆ ڕازان بووینەوە ڕەبی دەست و چاویان خۆش بێ ماڵان هەراوەدان بێ ئینشەڵڵا لە حەوشە دیتمانە و گەلمان لەسەر و پارچەیە ڕۆ کردو ئێمە شاتین کە پرسیاریان لێ بکەین بزانین ئەو گەلمە بۆچیە و چ کەڵکێکی لێ وەردەگرن کە ئاوە هەڵیان خستۆ سڵاو لێ بێدا دەجیان خێر سەرچاوەکانم باشن شکر سلامت بۆ قوربان باشە لەم لای سلامەتی زۆر سپاس زادێجان لە بابەت نەهارەکەشەوە دەست و چاو خۆش بێ ماڵ و هەراوەدان بێ ئیشەڵڵا نێ جەناب چێ دادا گوڵچین دادا گوڵچینی خۆشەویستە من چەندە دادەجان وەڵا 33 ساڵ ماشەڵڵا یاخدار تەمەندرێژ و لەش ساغ بن ئینشەڵڵا دادەدا بۆمان باس کە بزانێ و گەلمەتان بۆ هەڵخستۆ لە حەسارێ وەڵای ئەو گەرمەمان بۆ ساوارێ هەڵخستووە ئەڤەڵ دەهێنەوە جوان جوان دەیبژێرین گەرمەکە ساوارێکی لە خواردەمەنێ خۆماڵەکانی ناوچەی کوردەواریە دەهێنینەوە جوان جوان گەرمەکەی ئەڤەڵ دەبژێرن و دوای کە بژاردمانە بزاردەی شوێنەوە و دوای شوشنەوە کەژە جا ڕۆژێکی من لە خوستم ناوەڕاستی ڕۆژێکی دەخوستی دەنم بۆی کە جوان بێ زار بە خڕای سەعاتێکی دێنم دەیکوڵێنم
لە خوسی دەنێن دوا هەڵی دەخەن لە خۆسی دەنێم دوای سعاتێکی دەیکوڵێنین لە نێو منزڵێکی دەکەین دوای سعاتێکی کە کوڵانمانە زار هەموو دێن لە سوزمان دەکەین هەتا دەچۆڕێتەوە ئەو زارەگە چۆڕاوە دێنەوە لەبەر تا پارچەیەکی بۆ ڕادەخێن و ئیشکی دەکەین و پاشی وێکە ئیشک بەتەوە زار دەستاری کوردی قەدیمی هەیە دێن ئەویدا دەنێن و لە زستاری دەکەین و هەڵی دەگرێن تاکو نێ زستانەیە وەکو بەیساوەکو ئاردی لێ دێبڕێ ئاردی لێ دێ جادا دەجان لە دەستاری دەدەن دەبێت چەندە ورد بێ بە نظری من ئەو گەنمە دەبێتە هەر گەنمەک دەبێتە 4-5 زەنێک دی زۆر ورد نابێتن دەبێتە 4-5 زەنک و کە لە زەستارمان کرد و خڕی دەکەین و هەڵ دەگرین بۆ دستانە دستانش کە دێن دێ من زۆرتر بووە هەلیمای استفادە لێ دەکەم ئەو هەلیماوەش جێنمڕۆنە پیوازی بۆ ساز دەکەم و جوان جوان ساوارەکەی بۆ دەشۆمەوە لە باڵی دەکەم و نەحنەوە سەبزات و شیشێ دەکەم و دەیدەنم قەولی کابرا دەڵێ وەکو شۆرباوی لێ دەیدی لێ دەخست و خۆڵە پس وەک غەزایەکی ئاوەکی لێ دێدا دەوایە کیاوەکی لێ دێ کە دێنین بە بیباری و مەحمولەن ئەوە دەوەختی بەفرێدا استفادەی لێ دەکەن کە بەفر دەباری سار بۆچی چ قازانجێکی هەودا کوردێکی دەڵەن باشەواگە تیژی لێنێ و سەبزات شتێوا قەدیم بۆندار وشتی تێ دەکەین و ئەوە بە وەختی سەرما کوردێکیەوە هەڵامەت شت دەبێتن کەم بۆوان سازە ئای دەست و چاو خۆش بێ دەستی دادەوان خۆش بێ کە بە قەولی کابرا دەڵێن ناڵەنەوە غەزا کۆنانە و غەزا خۆماڵیانەی ناوچەی خۆمان بفەوتێن ووە زەحمەت دەکێشن و لە حانڕا بە قەولی کابرا دەڵە ئامادە دەکەم بۆی کە زستانێ بتوانن لێنێن دەست و چاو خۆش بێ دادەجان هەر بێم زەڕەت گۆش خۆش بخایش دەکەم گۆ زەحمەت و چێشاوە زۆر زۆر بەخێرن دەستم گۆش لە خزمەت کاکە عزیزی خۆشەویست و ئازیز داینێکێک لە دانیشتوانی ئاوایی باڵەخچی شوێن داخانویشمان کرد داخانم لە ماڵە بووکڕەکان چوون بە شوێندا تا داخام دێتەوە بڕێک لەگەڵ کاکە عزیز قسان دەکەین بووکەخانی زەحمەتی کێشاوەچایەکی بۆ هێناوین و ئێستا دەچینە لای کاکە عزیز سڵاتان لێ بە کاکە گیان زۆر مەمنون باشی شکورە حەملای سلامەتی بە کەیفی دا لێ ڕازی بیشەڵایە خوا بەخێر بێ سەر چاوم چاو خۆش بێ عەرەبی کاکە عزیز گیان زیاتر خۆتان دەناسێنن ئەرێ وەڵا ماڵە حەزیز وێسپی هەولێری ماڵە کاکە عزیزی شۆرەتان یەسوی و ماڵە عزیز هەولێریتان پێ دەڵێن ئەرێ وەڵا بۆ یەکەی چێکەواتان پێ دەڵێن کاکە وەڵایەوە قەدیم بابم و با پیرمانچوو بوونە هەولێرێ لە پەسوێڕقی لاغای هەسا بوو لە ئایفان سوێندی خواردبوو چوو بۆ هەولێرێ 3-4 ساڵان لەوێ بووین و دوایش تایفێکمان 3 تایفە بووین تایفێکمان گەڕاوینەوە وانگی هەر لەوێ ماوەنەرا تەمەن چەندە کاکە عزیز وەڵی 75 ساڵ یخڵا تەمەن درێژ و لە ساغ بن ئینشەڵڵا وەلەدی ئاوای باڵەخچین ئەرێ وەڵا هەر لێرە بوومە بنەچەکەشە لێرە بوونە باو و باپیر ئەرێ وەڵا زۆر باشە پاس دیارە کاکە عزیز چ بەوەی بوان جێڕابێتەوە چ بۆ خۆی وەبیری بێت چاکی بە وەزئی ئاوای باڵەخچی وەبیر دێتەوە قازی محەممەدی شمەر وەبیر دێ لە مێژە سینم زۆرە جا کاکە گیان بەوەندەی بە بیرینگۆ بێ ئاوای باڵەخچی چۆن بوو چەند ماڵ دەبوو وڵی تقریبان 25 جوت بەندە بوو لەوانەیە 50 ماڵ بێ قەرش مابڕێکە بوون زۆر باشە بڕێکمان باسی کاروبارەکە بۆ دەکەین بزانین جوتبەندەکان زەوی زارچیان هەبوو قەرەکانچیان دەکەین یەکیان بۆ خۆماسی یەکتارمان زەمینە بوو بە خۆم و بە برایەکەم نێوی کاکەمزە بوو بەو دوو نەفرە ئەو سی یەکتارەمان بە جووتێک کەڵ و جووتێکا دەچەڵە تقریبان 200 ئەو دەمی کیلۆ میلیۆنە بوو 200 باریشمان گەنم دەبوو شتنمان دەکرد و چەوەندەر و ئەو جوور دەخلودانەکە و دەموو ئەو دەم لێرە چەوەندەر دەکردرا کاکاز ئەو دەمی چەوەندەر دەکرا یەکەی چ بوو منتەقەکەی بەراو بوو چی کە ئەو دەم چەوەندەر دەکردرا بەراو بوو ئاوی توێمیشمان زۆر بوو کاکە عەزیزیان دابوونەریتەکان و جێژنە و ڕێوڕسمەکان لە ئاوایەکان لە زمانی زوو ڕەنگوبوونێکی زۆر تایبەتی هەبوو بۆمان باسکەم زین لێرە چۆن بوو جێژنە ئاینەکان چۆن بەڕێوە دەچوون بۆ جێژنەی ئێرە سوڵتانی هەیە بە نێوی سوڵتانی یاخوب دەچوینە سەر سوڵتانی لەوێ داوەتمان دەکردووەدی مەسەلەن جووتوگامان هەبوو کەڵوگایەکانمان دەبردەوێ و لەوێ دەمان لەوەڕاندن ئەو شاخە زۆر خۆش بوو ڕۆژی جێژنەژەوە بەزمە هەر هەبوو ڕۆژی جێژنەی دەوەڵ زۆرنیان دەبەری غەڵیفانی و گەڵوان و
شاوەلە و هەموو خردەبوونەوە لە سەر سوڵتانە ئەوانە بەزم و خۆشی سەری ساڵ تازە بوون وایە ئەرێوەڵە دەی زیاتر بۆمان باسکەنە بە قولی کابرا دەڵە سەری ساڵ تازە ڕۆژێک و دوو ڕۆژ نەبوو لە حەلاوەمەلاوەی ڕادستی پێدەکرد و چوارشەمبە سووریمان هەبوو هەموو شتمانە بوو چوارشەممە سووریمان هەبوو لە دێی داوەت و شتمان زۆر خۆش بوو ئەوزا جێژنانەش هەر داوەت و هەڵپەرچێ هەبوو داوەت و هەڵپەرکەی ڕۆڵی سەرەکی دەجێرا لە جێژن و ڕێوڕسمی ئێمەدا بۆ هەلاوەمەلاوەی چۆن بوو هەتەرە مەتەرە چۆن دەکردرا کاکازی دەچوونە سەر کولانان هەتەرە مەتەرەیان دەکردەوە ئەو جوورە شتیان شۆڕ دەکردەوە سەتڵ مەتڵ هێلکە و میلکیان دەداینەوە جوورە بۆ خۆشم زۆر چوومە ئەرێوەڵ شەوانە دەچون تایبەتەکەی شەوانە بووە وانە دەچوین هێواران دەچوون چیان بۆ تێداویشتن جاپشتێن و شۆڕ دەکردەوە شتێکی تایبەتیان بۆ تێداویشتن هێلکان تێداویش لە هێلکێ بەدەری سیریکان نەبوو جەلی واشتی تایبەتتری شەبوو کاکازی خدای ئەو دەمی ئەگەرە من دەچوومنە وەڵاوە نەبوو هەر هێلکە بوو بەداخەو کاکازی لە شتە تایبەتەکانی وە بەرنەکەوتە دەنا بۆ خۆشی دەزانێ باسی چ دەکە دەڵم کاکازی ژیانجگە لەو خوورما و هێلکە و شتێشی تایبەتران بۆ لە پشتێندی خستوێت تا ئێستا باشە چیان بۆ تێبەسما مەسەلەن جاوات سوزانم زمانی زوو بۆ خۆتان دەزانی زیاتر چیان بۆ لە پشتێندی دەخستن وڵایەوێم زامەرەوە دەکتیم بۆ کەسانێکی تایبەت بۆ جوان چاکێکی با بۆ جوانێکی ڕەشید با لە ئاواییدا وڵای هیچی دیکە نەبوو ئەوە دەڵم داخانممان لەلا دانیشتۆ کاکە عەزیز ناوێرە باسی لە بکە داخانمێ نادەچێم نا دادا خانم جاوەرە لای مەدانیشە بزانەوە کاکازی بۆ باز ناکە بەخێر بێ دایجان سەرچاوم بەخێر بێ باشیش کورد سلامەتی ئەلحەمدولای خدا سلامت بکە خۆت خۆت دەناسێنی دایجان مەلا نیوی جەنابتان هەلی دا حەلیمی خۆشەویستە من و چەندەدا 66 ساڵ ماشەڵڵا یاخواتە من درێژ و لە ساخ بنی ئینشەڵڵا لە دیێ و ئاواییەن بەلا لێرەش و زەماوەت کردووە بەلا هەر بژین و بێمزارەت بین ئینشەڵڵا ئەوە کاکازی سەرەتا بۆی باسکردبوون دێک و زمانێکی ئێو دەم کە لەگەڵ داخانم زەماوەندی کردو کچێکیان بۆ لە پشتێندی کوتویانە کسەت بۆ تێدەخین لە پشتێندی کوێتی نام هەبێ من بۆ خۆم لە ماڵە هەمە جاهان کە داخانم لەو لای دانیش بوو نازام کاکازی دوای هەموو ساڵی بۆ نەیدە درکان خۆ داخانم دەڵە بۆ خۆم خەبەرم هەبوو کاکازی ئەرێوەڵە هەموو شتی ئیجازە پێدا بوو تەواوە ئیجازەشی پێدا بوو بەڵام دیارە لە خۆشەویستیان بۆ ئیدی کاکازی لە قەدیمەوە هەر دڵی لە لای داخانم بوو کاروبارتان چ بوو کاروبارم دەچوومە شۆستانێ و سەحابەکەم لە ماڵە دەبوو کاری دەکرد دەگەڵ براژنی و ئەمیش دەگەڵ خەزوو خەزرم دەچووم بۆ شۆستانە لێوێ دەگیرسانەوە یەکسەرە لە شۆستانێ دەچشتارە چەند وەخت لەوێ دەبوو وڵاس 4 مانگان 5 مانگان لە شۆستانێ دەبوون لە شۆستانە 2 مانگان شۆستان 2 مانگان سوڵتان باقوی دەبوون دەهاتینەوە لە قەراغ ماڵان 2 مانگان لە قەراغ ماڵان دەبوون دەگەڵ خەسوو خەزورم دەمەوەش دەگەڵ براژنی و کارچی دەبوو لە ماڵەوە بۆ یەکەی چ بوو کام و تێگرانە دەڕۆشتن وەک زۆر بەیاوایەکانەوە بێسلا دەبوونە دوو بەشێک لێرە دەمان و بەشێک لە هەوار دەبوو برابوون و مەسەلەن برا لە ماڵە کاری دەکرد و ئەوەش دەگەڵ لێرە زەوی و زاریان هەبوو بۆی زەمینمانە بوو کە شاوەرز بوون ئەرێوەڵڵا چەند سەرومەڕ و ماڵاتە بوو داحەلی سەرمامەڕ و ماڵاتە بوو وڵاغمان هەبوو 200 سەرمامەڕ هەبوو دەچنە شۆستانان و ئەی بەزات بێ خەزور و مارێوەڵا منداڵم هەبوو ڕۆژێ سواتێ لەکەم جوێنیم دێنا دوو جەمە مەڕم دەدۆشی پەریرم دەکرد و مشکم دەژاند و ژیانی شۆستانی خۆش بوو وەڵڵا ئەرێ بەخوا زۆر خۆش بوو دا لە ژیانی شۆستانی ئاوە پێ خۆش بێ ئاوە باسی مەشکە و شتی بکە ئەوە مەشکەی ژانبێ دیارە چاکیشت پێ ئەو کتۆ داحەلی تا مشکم دەژاند ئەرێوەڵڵا چواری بەیانی ماشەڵڵا هاتینە ناو ماڵی داحەلیمی خۆشەویست و ئازیز ئەلحەمدولیلا ماڵێکی خۆش و بەرفرەوان یا ڕەبی خوددا لیان تێک نەدا داحەلیم قەولی پێدابووین مەشکەمان بۆ بڵێ بە پێوەی کە داحەلیم باسیشی کرد زۆر چۆتە هەوار و شتی دی مەشکەکان تاموچێژێکی تایبەتی هەیە داحەلیم گیان زافەرم و مەشکەیەکی خۆشمان بۆ بڵە بزانین چۆن بۆ مەشکانە هەڵا دەکوت دادنکو مشکم دەژێ بەیانە کاکە ڕستۆمیمانە قەدری لەسەر چاوانە هەی ماڵە بابە مەشتێ هەی ماڵە بابە مەشتێ مشکم ناژێ بەیانە ڕستۆی نەدرێ میوانە قەدری لەسەر چاوانە هەی ماڵە بابە مەشتێ هەی ماڵە بابە مەشتێ
خزمەت برایەکی خۆشەویست و ئازیز داین یەکێک لە دانیشتوانی ئاوایی باڵقچی سڵاتان لێ بە کاکەجان سلااو لێ بێ بەخێراتم دەکەم هەر بەخێرم بۆ ئێرە زۆر سپاس سلامەت ممنونم سپاسی دەکەم کاکەجان خۆتان دەناسێنن من ئازادی حەسەنزادە تەمەن و چەندە کاکە ئازادجان حەو ساڵم تەمەن درێژ بن یاخدا خەریک بە چ کارێکن لای کشاوەرزە دەکەن کشت و کاڵە دەکەین هەرقال بوو ساغ بێ عەرەبی بێمزەڕەت بن ئینشاءڵڵا ئەوەی کە بەلای مەوە زۆر نامبوو بوو کە و تاوسانە جوسکەشیان لەگەڵ بوو ئێستا لە زمان کاکە ئازادەوە زیاتر دەبیستیم بزانین هۆی ڕاگررتنی ئەو تاوسۆ و جوسکە تاوسانە لێرە چییە فەرمو کاکەجان وڵا ئەمە لێرە چون شۆڵەکەمان کشاوەرزیە و کشت و کاڵە فەسڵیە وەختی بێکاریمان زۆرە جا من ئەوانەمان هێناوە کە هەم چەند وەختە وڵای نزیک 5 ساڵە 5 ساڵ دەبێ هێناوەمانە بۆ تقریبان بۆ دڵخۆشی ماڵەیە چون هەم لێرە کە لێرە لە حەسارە دێن و دەچن هەم دڵخۆشیش تایبەتی هەیە بۆمە هەم جوانن هەم بۆ حەسارەیە دوایش محیتی ئێرەی بۆ گۆڕێوین سوزانم جەوەکەشی گۆڕدراوە قولی کابرا دەڵێت کات و دەرفەتێکی بێکاریتان کە هەبوو هۆگرێک کە بۆ باڵندە و شتتان هەبوو لێرە پەروەردەتان کردن جا هۆیەکەی چێ کە تاو سووانە ڕاگرتۆ کاکە جا شتێکی جوانە لە پێوەی کە تاوز لە ناوچەی مەژدا زۆر کەمە نایابە بۆیە ئەکسەرەن مەسەرەن لە شتی نایاب گەڕاوم کە بێنێ ئێرە و ڕایگرین و ئەلان جگە لە تاوسی چ باڵندەیەکی دیکەی لێ قەرقاوڵمان هەیە قەرقاول بێلژیکیمان هەیە ئەمریکاییمان هەیە لێیدیمان هەیە کەومان هەیە لێرە دوایەکانش لە حەسارەکەی ئەو لای قەلمان هەیە قازمان هەیە زووتێک بوون هێنامان نێرە دوایش کە بە عیساب لێرە بوون لێرەمانەوە هێلکیان کرد و کورک بوون سێت تقریبان 5-6 دانە مردن چون ئاگایشمان نەبوو لەسەرەوەی کە چۆنیان ڕاگرین چۆنیان ڕانەگرین یەک دانەمە تا 2 ساڵان ئەو جار ئاگایی زۆرترمان پەیدا کرد و زۆرترمان پەیدا کرد و جاکاکە چ پێڕاگەیشتێکی تایبەتی دەوێ ئەوانە دەبی بە حیساب چون گەورەکانیان زۆر بە حیساب قەوینە نەخۆشی ناگرن وەلی جوستکان ئەگەر دەباڵدایکیان دابێ حتمما دەمرن یانی دوای مانجیشی مثلەن زۆر زەعیفن نەخۆشی جەزب دەکەن ئەو گەورانش نەخۆشی دەفع دەکەن جاگا دەفعیان کرد ئەو جەزبی دەکا و زوو دەمرن فقط دەبی مەسەن دوای 2 هەفتە یا هەفتێکی لە دایکیان جوداکەی و دەتۆڕان کەی و زۆر داگالیان بێ و سوزانم دەرمانیان بۆ بینی دەرزیان واکسنیان حتمما لێدەی سونەگە واکسنیان لێ نەدەی زۆر وا هەیە کە نەژی ئەوە یەکێک لە قازانجەکانی میکانیزەبوونی کشت و کاڵی ئێستا کە هەلو دەرفەتێکی زۆرتر دەدات بە لاوەکانمان کەوە دوای هۆگرەکانی خۆیان کەونجا یەک هۆگری بە سروشەیەک هۆگری بە فەرهەنگ و ئەدەپەیە یەکیش وەکو کاکە ئازادی خۆشەویست و ئازیز کە دیارە هۆگری بە باڵندە و شت بۆ هاتۆ لێرە بە خێوی کردوونە کاکە ئازادیان چ پێشنیارێک و بۆ لاوەکان هەیە بە خدای جا من ئەگە پیژنیارمە بێن مەسەن لە نەزەر ڕاگررتنی داعبا و شت شتێکی زۆر جوانە بۆ حەساریە بۆ ئارامیشی ڕۆحی حیسانی مەسەلەن سوزانم دڵی پێی خۆشە ئارام دەبێتەوە بەگشتیەوەی کە بە قولی کابرا دەڵێ ئەوەی کە ئاوای نشینەوە دوای کاروبارەکان بە پێوەی کەلان کاروبار ڕاستان بۆتەوە دوای دڵ و دوای هۆگرەکانی خۆیان بکەون چ لەوەش باشتر کە ئینسان وە دوای شتێک وەکو ئاژەڵ ڕاگرتن وەکو باڵندە ڕاگرتن بکەوێ بۆی کە لە سروش زیان نەبێتەوە. لە خزمەت دێهیاری ئاوای باڵقچی کاکە واحیدی خۆشەویست و ئازیزداین سڵاتان لێبێ کاکەجان سلااو لێبێ و ئەنگۆش بەخێر بن انشاءالله زۆر سپاس خۆتان دەناسێنن کاکە واحید ئەمە واحید قەرەڵومە تەمەن و چەندە تەمەنم 32 ساڵم تەوەلی 1964م تەمەن درێژ و لە ساغ بنیاخوا کاکە واحیدجان ماوەی چەند ساڵە دێهیاری و ئاواییەن ئەمن تقریبی 4 ساڵە دێهیاری ئاوای باڵقچیمە
هەر بێم زەرەت و سەرکەوتوو بن ئینشەڵا کاکەجان. کاکە ئاوایی باڵەخسی لەکوێ هەڵکەوتووە و سەر بەکوێیە؟ ئاوای باڵەخچی لە فاصلە 1 کیلومتر و نیوی شارستانی نەغەدە واقع بوو کە سەر بە بەخشی مرکزی شارستانەوەی و لە ژێر دەهێستانی بەگم قەڵایە. چەند بنەماڵە و چەند خانەوارە؟ تقریبی 200 بنەماڵی هەیە 260 دانە خانەواریشی هەیە. ڕادەی دانیشتوانی چەندە؟ شتێک دەوروبەری 1100 کەس. کار و پیشەی سەرەکی خەڵکی چییە کاکە؟ بە خودای جایێرە بە پێی مێژوو هەللا هەوڵڕا دیەکی کشاوەرزی بووە. ئەکسەری دانیشتوانی ئێرە بە ژمارەی زۆرەوە کاروباران کشاوەرزی کوشتتوکاڵە و دوای ویش هندێک لەسەر فعالەتی بەخێوکردنی ئاژەڵ و مەڕووماڵات شتیوە ڕۆژگار تێبەردەکەن و ئەدەیەکیش لە ڕێی تێدادێکی مەحدود ئەلبەتە لە ڕێی تجارەت و لە ڕێی کارگەرێەوە لەو زۆرشتانە ڕۆژگاری خۆیان بەسەر دەبەر. هەربژین قالبیان ساغ بێ یاڕەبی. ڕادەی خوێندەواری چەند دەرسەد دەبێت کاکە؟ بە خودای جا ئەوتوانین لەو بەشێ بڵێن بەداخەوە هەر بوو کوکە دیتەن ژمارەی کەم لە کەسایەتی ئەو دیەوە و سەرگەرم و مەشغوڵ بە کاری خوێندەواری بوون. ئەمە بازم جیشانازیەیە هەرچەند کەمەوە بەڵام تێدادێکی زۆر لە لاوەکانی دی و هەم لە کوڕە جەعێڵەکان و هەم لە خوشکە بەرەزەکان لە پۆلی سەرێ زانستیدا ئێستا مەشغوڵ بە تەحسیلاتن. بەڵام ئەگە بمان هەیە وەکو سەتەی خوێندواری و نووسین ئەگە ئاماژەی پێ بکەین زیاتر لە بەشی 90% کەسایەتی و ئاوایەی باسەوادن و دەزانم نووسن و خوێندن. ماشەڵڵا لە ئاوای باڵەخسی ڕوو لە هەر ماڵێک دەکەی حەوشەیەکی گەوران هەیە جا لەلایەکی ساختمان و خانوبەرەکەەوە کەوتۆ لەلایەک ماشین و تراکتۆر و شتەکان ڕاگرتووە لەلایەکی چەندین داری لێ جادارە میوە بێدارە جۆز بە هەز میوەیەکی بێلێتی ئەلحەمدولیلا هەروەک دەبیننەوەش بەرهەمی بێستان و دارەکانی باغ و حەوشەی ماڵە کاکە خالیدی خۆشەویست و ئازیزە کاکە خالیدێکێک لە دانیشتوانی ئاوایی باڵەخسیە. ئێستا هاتوونە خزمەت کاکە خالیدی خۆشەویست و ئازیز دەمانەوێ هەندێک باسی ڕابردوو دەورانی لاوێتی و گەنجێتی خۆی و گەنجەکانی ئاواییمان بۆ بکە. سڵاوتان لێ بە کاکەجیان. سڵاو ڕێزم هەیە بۆ جەنابتان و بۆ بینەران و بۆ ئەوانی کە هاتوونە تێرە زەحمەتیان کێشاوە. سڵاو زۆر سپاس کاکەجان سلامەت بیاختا باشن شکور ساغ و سلامەتن ئەلحەمدولای. سپاس و دەکەم سلامەت بشەڵڵا. زۆر سپاس کاکەجان بەڕێزن زیاتر خۆتان دەناسنن کاکە خالید؟ بەڵێ ئەمن خالد خزریمە کوڕی برایمی مافی خزریمە خەڵکی ئاوای باڵەخسیمە. تەمەن و چەندە کاکە خالید؟ تەمەنم متەوەلید 1340. بەڵێت 56 ساڵن یاخوا تەمەن درێژ و لە ساغ بن ئینشەڵڵا. وەلەدی و ئاوایی باڵەخچین کاکە خالید؟ بە خۆشمان و باو باپیرشمان هەر وەلەدی ئەو ئاوای بوون هەر لەو ئاوای بوو. قەدیمەوە پشتا و پشە لێرە ژیاون. هەر بێم زەڕەت بن یاخدا. کاکە خالی جامڕک باسی سەردەمی منداڵی و لاوێتی خۆتانمان بۆ بکە بە پێیەوەی کە کاروباری خەڵکی ئاوایی لە قەدیمدا هەموو بنەماڵە پێکەوە کاریان دەکرد. جا بۆمان باس کە بزانین ئەرکی لاوەکان لە ئاواییدا چ بوو؟ وەڵا ئەرکی لاوەکان ئەمە بە دەورانی خۆمان جوانی هەمکاری یەکترمان دەکرد دەستەوامان دەکرد دەگەڵ یەکتری محەبەتمان هەبوو احترام و ڕێزمان بۆ یەکتردا دەنا. کار و پیشە و کاسبی شتەکە چ بوو کاکە؟ پیشەشمان کشاوەرزی بوو ئەگەر کشاوەرزێکەشمان بەجێ دەگەیان دەچوونە کارگەریمان دەکرد زەحمەتی دیکەمان دەچێشا لەبەرەوەی کە قار بوو ساغ بەیارەبی ئاژەڵداریش دەکردرا لێرە کاکە؟ ئاژەڵداریش دەکرا مەڕشمان هەبوو ماڵاتشمان هەبوو وەلی ئەڵام متاسفانە جوانەکانی ئێستا دوورن لەو کار و کاسپی کە مەسەلەن ئاژاڵداریە و مەڕداری و ئەوانە ئیندێکسار هۆیەکەی چێکە لێ دووربوونەوە؟ ئەوەڵین هۆی کە ئەمن بزانم و باعیسەکەی ئەوەڵن تەمەڵی خوانە دومین ماڵ و منداڵیانە ماڵ و منداڵەکانیان هەمکاریان ناکەن ئەوانە ناتوان بە هەموو کارە ڕابکەن. لەوانەشە بڵین چون لە شار نزیکە و هۆیانێکە جەنابتان باستان کرد بەجێ خۆ بەهۆیەوەی کە لە شار نزیکە هاتچۆکە زۆرتر بۆ جاچەوەی کە بۆ کاروبار بچنە شاری چێەوەی کە بە تەواوی بڕۆن لە شار نیشتە جێبن. وەڵڵادا لە شاری نزیکین بەڵام ئێرە هەر بە خۆی شارە. ڕاحی فێرە بەجێ بێشە بەڕاستی ماشەڵڵا ئاوایەکی یەکجار خۆشە سەر سەوز کاروباری هەیە. ئەمن بۆ خۆم ئێرە مەسەلەن محیتی ئێرە زندگی ئێرە ئابوهەوای ئێرە جیرانەتی ئێرە هیچ وەخت ناتوانم بچم لە شاری دانیشم زندگی.
لەخڵای بە زیاد بێ یاخدا ئیشەڵا هەر دەخۆشی دابن کاکە خالیجان برێکمان بۆ باسی کار و کاسبەکەتان بۆ بکەن کاکە خالید بە پێوەی کە دیارە زمانی زوو تقریبان کاروبارەکان هەر ئاژەڵداری وەرزێڕی بوو لە دوای ئەوەی ڕاتاوڕە چ کارهایەکتان کردووە والله من دنێو ئەو ئاژەڵداری و کشاوەرزەیدا کارهای ئیزافیم زۆر کردو بۆ نمونە کارگەریم کردو ماوەیەکی کارگەریم کردو و کشاوەرزیم کردو تا شتێکم بەدەستێناوە دوای ماشێنم کڕیوە دەستم کردو بە مسافر کێشی والله ئەمن ئەو دەورانی کە زەوام بووم 2 هێکتار و زەمین وەبەرکەوت بوو فعالیەتم زۆر کرد جوانەکان خەریکی لە نێودەی مێشێنیان دەکرد مێشێن ئەوە مەرمەر هەبوو قماریان دەکرد ئەمن دەچووم فعالەیم دەکرد دەچوون هەرەسی باغانم دەکرد پاییزێک کە خەڵک بێکاری بوو ئەمن فعالێتێکی یەکجار زۆرم کرد هەر ئەوە خۆشبەختان نەبوو باعیسی وەی کە ئەمن لە 2 هێکتاری ڕاهاتوومەتە 25 هێکتاری لە بێ وەسیلەی ڕاکە دەبینەوە حەسافڕە لە وەسیلە ماشین 2 ماشێنی خارجی و سایپا و تەرەکتۆروان وای وەسیلە لەخڵای بە زیاد بێ نسحەتی من تۆسعی من بە جوانان ئەوەیە کە ئەو وەختەی لە دەست نەدەن ئەو جوانەی خۆیان بە هەدەر نەدەن ئەو وەختە بەڕاستی بە ساحی ئیسفادەی لێ بکەن ئەو وەختە بۆ هەموو ئینسانێکی تاعەبەد نامێنێ کە گەشتی ئەو 30 ساڵەی بەدەن سوست دەبێ بەدەن بێهێز دەبێ سەرت دەجێژەوە دێ فشارت سەرێ دێتە خوارێ نەخۆشی و ئەنوا شتت لێ پەیدا دەبێ و ماڵ و منداڵیشت ئەرچی ماڵ و منداڵی خۆت سەهلە ئەوجا ئی کوڕەکەشت هەر دێتە سەرێ بژێوی و ژیانی ویش هەر لە ستۆی تویە تامینکردنی ئەوانە هەموو بەو فعالیەتەی کە دە دەورانی جوانیدا کردوتە دەنا بە پیری ئەو قودرەتت نامێنێت لە خزمەت دوودانە لە باغدارانی خۆشەویستی ئاوایی باڵغچی داین هەروەک دەزانن باغداری وەکو کاروپیشەی سەرەکیە و ئاواییە دێتە ئەژمار سڵاوتان لەبێ کاکەجان بەخێر بێن سەرچاوەکانم ماندوو نەبنەوە زۆر بەخێرە سەرچاو چاو خۆش بێ عەرەبی خۆتان دەناسێنن من ساڵحی بارەمبەگی تەمەن چەندە کاکە ساڵحجان 50 ساڵ تەمەن درێژ بن یاخوا دیارە کاکە ساڵە هەروەک ناساندم یەکێک لە باغدارانی ئاوایی باڵغچیە کاکە ساڵەجیان بوومان باز دەکەم بزانین باغدارێک و ڕامەلهێنانی دار چ پێڕاگەیشتێکی دەبێ ئەگەر لە بنیاتەوە حیسابی بکەین لە ڕۆژی چەقاننەوە هەتا دێدەگاتە ئەو مەرحەلەی کە بتوانین ئیستیفادەی لێ بکەین بەرداشتی بکەین چەندین ساڵ دەکێشێ وەختە بڵم لە 10 ساڵ 12 ساڵ ڕادەست پێ دەکا مەرحەلە بە مەرحەلە بە دەرامەتێکی کەم تا دەگاتە وەختەی کە الحەمدوللا زۆر باشە کاکە ساڵەجیان زیاتر بۆمان باس بکەم زانین لە سەرەتا ڕاکەنەمامەکەی دەچێنن چ کارهایەکی پێویستە چ قۆناغایەک دەگوزارێنێت تا دارەکە بەربێنێ وەخدای جا ئەلبەتە کڕینی بۆ خۆی نەهالەکە زۆر مهمە شەرتی ئەسلیە کە بزانین لەکوێ دەکڕین چۆن دەکڕین دوایوی هەڵقەننی چاڵەکانێتی خۆ چەقاندون و هەر کارێکی کە لازمەویش کاکە جان نەمامەکە کە چاندرا دەیتا ئەو چەند ساڵێک کە پێدەچێت دەبێ ساڵانە چەند کەڕەت بەیسلا سەمپاشی بکرێ کودی بدرێتێ چەند کەڕەت ئاویاری بکردرێ بەخدای ئابیارەکەی دیارەوەکۆ حەسڵەکانی دیکە هەتا 12 مەرحەلە ئاوداین دەوێ 10 ساڵدا هەرسی دەوێ چەند کەڕەت هەرس دەکردرێ هەموو ساڵە هەرس دەکردرێ 1 ساڵ بەهاری ئەڤڵەکەی هەرسی بکەی دواشدا هاوینێدا هەرسی سەبزش دەکرێ هەرسی سەبز چێ کاکە ئەو لە کە زیادیەکانی دەتوانانی لێکەوە ئەو لەکانەی کە دەمێننەوە بۆ هەمیشە ئەوی بێڵێەوە ئەو بەوی دەڵن هەرسی سەبز ئەو زیادەکان لێ دەکەنەوە ئەو ئەسلەکانیش دەمێننەوە بەس دەتوانین بڵین لە ماوەی ئەو 12 ساڵیدا کە بی هەوێ بەرهەم بێنە ساڵانە چەند جار 12 زارێکی ئاویاری دەوێت سەمپاشی و 10 هەتا 12 زاران ئاوی دەوێت جارێک تا دوو جاریشی هەرسکردن دەوێت حتمما جارێکی هەر دەوێت بەڵام مەرحەلەی دووەمژەکە هەرسی سەبزی بکەی ئەویشی لازمە
زۆر باشە کاکە ساڵێجان دەسوچاو خۆش بێ یاڕەبی با بچینە لای کاکەی سڵاوتان لێ بە کاکەجان سڵاوتان لێبێ منیش بە خێراتنی ئێوەی خۆشەویست و بەڕێز دەکەم خدمەتتاندا زۆر سپاس خۆتان دەناسێنن کاکە بسم الله الرحمن الرحیم ئەمن چیای خزری عضوی جەدیدی شورای ئیسلامی ئاوایی باڵەخچی بە خێراتنی ئێوەی خۆشەویست و بەڕێز دەکەم خدمەتتان بەڕێزن کاکەجان زۆر سپاس تەمەن چەندە کاکە چییە من تەمەنم 32 ساڵە تەمەن درێژ بن یاخوا چەند ساڵە خەریکی کاری باغدارین والله من لە تقریبا لە سنی 15 ساڵگیەوە خەریکی کاری کشاوەرزی و باغداریمە وەلی باتەوەجە بەوەی کە لەو ئاوایە بە زەمانهای پێشوو ئاو زۆر بۆ و میلەت هاتۆ لە کشت و کاڵی بەئیسلا لە گەنم و جۆ و چەوەندەری تقریبا گەڕاوەتەوە ڕوویدا کاشتی بەئیسلا سێو کردووە کە زۆربەی داری ئەو دێی بەئیسلا سێون ئەو سێوەش کە دیارە ڕیشەکەی دەبی بۆ فەرام کەی بینی بیچەقێنی هەرزت بکەم هەرس بکرێت سەمپاشی بکرێت ئەوانش کە سلسلە مراتبێکی هەیە کە خدمەتتاندام کاکە چیاجان جابوونی ئەو باغ و باغاتە زۆرە بە تایبەت باغاتی سێو لەو ناوچەیە لەو ئاواییە چ کاریگەرێکی لەسەر بواری ئابووری ئاوایی هەبوو خۆ وەکو کە ئەرزم کردن ئەو سێوە چونکە دەرامەدی زۆر بۆ نسبەت بە گەنم و جۆ و چەوەندەروشت خەڵک هاتۆ ڕووی تێکردووە دەو نێوەدا لە سەرەتادا ئەو کەسەی کە ئەو نەهاڵی دەفرۆشێ ئێمە دەیچەخێنین ئەوڵین نەفەرە کە ئیسفادەی اقتصادی دەبا لەو سێوەی موقعیتێکی نزیک لە شار کە هەیەی خەڵکێکی یەکجار زۆری بەلاوە دێتێ بەڵام نە ئەوانە نزیکبوون لە شار نەیتوانیوە کاریگەری لەسەر ژیان و پێکەوە ژیان و یەکێتی خەڵکە بێ و شکر بۆ خوددا بەناو ئاواییدا کە دەگەڕێی بوونی ڕەسەنی پێکەوە بوون و بۆنی ژیانی ئاوایی هەر لێ دێ ماندوو نەبنەوە خۆشەویستان هیوادارم وتوبێژی ئەو ڕۆژمان هۆی ڕەزامەندیەوە عزیزان و خۆشەویستانی پێکێ نابێت تا ڕۆژێکی دیکە و کانگای ژیانێکی دیکە و سەردانی ئاوایەکی دیکەی ناوچەی مکریان هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرم.